تۆش ئێمە و بەدڵ نییە کاکە ناڵی ئەمانە بۆ پوینت بەڵێ کاکە دەستمان خۆش بێ ئەوە تا ئەو گوڵانان یێرن ئەو گوڵە جوانانی یاخوا دەستیان خۆش بێ باشە کاکە گیان کاکە خۆمت یاخوا ئەوەی لایکێکێکە خوای گەورە جەزای باتەوە لە دنیا و لە قیامەتە ئێمە ئەمە داوا ئەکەین باشە ئەوە نەوتم کاکە ئەیدەمە هەژار ئەیدەمە فەقیر هەر باوەڕیان نەکرد کاکە ئەم جارە بۆ خۆمەی خۆم چیت لە دەست دێ بیکە چۆن ڕەخنەم لێگری ڕەخنەم لێ بگرە کورە برا ئەو خەڵکە برا وەڵڵا وەبیلا وەتەڵڵایی با من ئەمەد بۆ باسکەم برایەک سوێنی بۆم خاروتی مامۆساگیان ماڵێک هەبوو سەرپەرشتیمانە کرد ئەو کاتە ئێمە لە ڕابیتەی ئیسلامی بووین باشە ئەوەی کەوا ڕابیتێکی خێرخوازی بوو ئەهاتن وتی مامۆسا ئەم ماڵم لە چەمچەماڵ بوو 2-3 ساڵ ئێمە پارەمان ئەدا پێیان وتی ڕۆژێکیان چوم خۆم پارەکەم بۆیانە بەرمەعاشەکە وتی ڕۆیشتم سەیرەکەم ماڵێ تریتیایە وتم کواوتیان وەڵامە باری کردو بۆ هەولێر وتی دەی مەعاشەکەی 6 مانگ خڕم کرد وتی خوا ئاگای لێیە ئەو باسیە کرد